وڵێ سەبارەت بەو کۆبنەوەیەوە دیاریکردنی پارێزگاری کەرکووک کاردانەوەکان لێکەوتەکانی ئەنجامدانی ئەم کۆبنەوەی بەو شێوەیە کە لە کەرکووک نەکراوە لە دەروی کەرکووک کراوە زۆرینەی فراکسیۆنەکان ئاگادار نەبوون. ئەم پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز دکتۆر ڕێبین سەلام سپۆڕی دەستوری لە ئەستۆدیۆ میوانمانە. دکتۆر بەخێر بێن. سپاس. ئەو دۆخەی لە کەرکووک ڕوویدا تایبەت باڵشانی پارێزگار خزمەتی دۆزی کورد لە ناوچە کوردستانیەکان ئەکات. تاوان سەرەتا بە ناوی خۆی گەورە و میرەبان ڕێز و سڵام بۆ بەڕێستان و بەسەر جەمبینەران. ئەوەی کە ڕوویدا لە دەی ئەم مانگەدا لە فندقیا لە هۆتێل ڕەشیدی بەغدا چاکردنەوەی هەڵە بوو بە هەڵە، یعنی چونکە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە دۆزی کەرکووک و دۆزی کوردستانی بوونی کەرکووک فرۆشرا و بەتاڵانیش فرۆشرا بەبێ هیچ دەستکەوتێک بۆ هەتا لە ئەو لایەنانەی کات ئەو تەنازولە گەورەیان کرد و ئەو سەرشۆڕێ گەورەیان تۆمار کرد بۆ دۆزی نەتەوەکەمان بەڕاستی لە 16 ئۆکتۆبرەوە. ئەمەی ئەم ڕۆژکرا تەکمیلەی ئەو پرۆسەیە بوو، چونکە بابەتی ئەوەی کە ئێمە هیچ لایەک دژی ئەوە نییە کە پارێزگارێکی کورد کەرکووک بەڕێوە ببا، بەڵام چۆن پارێزگارێک یعنی چۆن سیفەتێک چۆن ئەجندایەک چۆن سیاست و بەرنمەیەکی هەبێ دەبێ کوردێکی بێلایەن بێر وەکو جەنابی سەرۆک بارزانیش لە کۆبوونەوەی 4 هەشتی ئەم مانگەدا لەگەڵ لایەنە عەرەبی و تورکمانەکانە ئەوەی ساخ کردەوانێت کە هەموو لایەک لەسەر ئەوە کۆک بوون کوردێک ببێت بە پارێزگاری کەرکووک کە بێلایەن بێ و کەرکووکی بێ پێشەوەی کە هەر حیزبێکی دیکە بێت، چونکە ئێمە لەوێ کێشەی حیزبایەتیمان نییە، کێشەی خەڵک و خاکی کوردستانمان هەیە کە بە کوردستانی بوونی کەرکووکە و جێبەجێنێکردنی مادەی 140 جێبەجێنێکردنی وادە و بەڵێنەکانی فەرمانڕەوایان و قەڵەمڕەوانی بەغدایە لە زەمەنی شۆڕشی ئەیلولەوە و لە بەیاننامەی 11 ئازارەوە ناتوانن دان بەو ڕاستیەدا بنێن کە خاکی کوردستانی بەشی عێراق کەرکووکیش دەگرێتەوە ناوچە جێناکەکانیش یا ناوچانی کوردستانی نین و لە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانن دەگرێتەوە لەبەرەوەی کە دەزانن ئەم بابەتە بڵین حەقێکە هەمیشە بینی ومانە ئەو دوو لە نەپێکاتەیە دیکە یەکیان گرتووە بە یەکتری قایل دەبن بەڵام بە کورد قایل نابن کە خاوەنی خاکەکەیە، چونکە تاپۆی هەر زەویەک کە ململانەی لەسەر بێ ئەگەر تۆ بوویتە تەرەفدار لەگەڵ خاوەنە ڕاستەقینەکە یعنی بە مافەکەی دەگا، بەڵام هەمیشە بینی ومانە کە لێگرتبوونەوە لەگەڵ دژبوونی خاوەنی ڕاستەقینە خاوەنی تاپۆی خاکی کەرکووکە ئەوانە لە یەکتری گرت بوونەتەوانێ، یعنی عەرەبێک مەقبولە لەلایەن ئەوانەی کە ئەڵقەلەگوێی ئەو جۆرە سیاسەتەن، بەڵام لایەنێکی کوردی ڕەسەن یان بێلایەن مەقبول نییە. بۆیە قبولکردنی لایەنێکی حیزبی کوردستانی و قبول نەکردنی لە بێلایەنێکی کورد وەکو پارێزگاری کەرکووک هەر لەوە بۆمان دەردەکەوێت کە لە بەرژەوەندیەکە لەکوێدا تیری دوژمنان لەکوێدا داهاوێژرێت بۆ ئەوە داهاوێژرێت کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نابێتەوە. دکتۆر یا چێبی و هەمیژی پرزگرەی کە توێدا و یاسا هاتیە پێشلکردن دەستور هاتیە پێشگۆ خستن و حتا فراکسیۆنا پارتی لەوانێ تورکۆمانی لەوانێ عەرەب و حتا هەمی ئالین کوژ دەروەی وێ پرۆسەی وێ ڕۆنشتنی بینێت بێژن نەیاسایی بیە. بەڵێ باشە چ شێوەیەکی چارەسەر بکەین کولدیف یاسایە بە و دگەل دەستور هەف بگرێ ها ئەوەیە گرنگە هین وەکە پسپۆر دەستور دان و کە ڕێیا چارەسەریە چێل دیف یاسایە. بەڵێ بە پێی یاسای هەڵبژاردننی پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە ژمارە 12 ساڵی 2018 سێ هەموارکردنەوەی بەسەرا هاتووە، لە هەموارکردنەوەی سێمیە مادە 13 بۆ زیاد کراوە بە پێی ئەو مادەیە بڕگەی دووەمی یعنی بڕگەی دووەم لە مادەی 13 لەو هەموارکردنەوەی کە سێم جار لە یاسای ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووکا کراوە دەڵێ تەنانەت پشتبەستن بە دەرەنجامەکانی هەڵبژاردنەکان کە دەکرێت لە کەرکووکا بە تایبەتی نابێ پشت ببەستین بە دەرەنجامەکانی هەڵبژاردنێکە لە کەرکووکاکرێ بەڵکو دەبێت بە تەوافق و تەوازن و شەراکەت و تەفاهم و دانوستان و پێکهاتن و گفتوگۆ
حکوومەتی خۆجێی کەرکوک چێ بکرێت کە ئەمەوانە بووە ئەمە برادرانێک 5 بە 3 ئەندام چوونەتە هوتێلێک لە بەغدا دانیشتون چایکیان خۆڕۆتەوانە و دەستیان هەڵبڕیەوە بۆی کە یەکێکیان بوێ بە پارێزگار و پێکاتەی جەبهەی تورکمانی پێکاتەی نیوە لە بەبانەوەی پارتی دیموکراتی کوردستانی کوردستان و پێشگەلەوە بەشێکی زۆری عەرەبەکان ناڕازین لەمە کە ئەمە پاشەلکاری بڕگە دووی مادە 13ەیە بێجگەلەوە لە مادە حوتە هەر لە یاسای هەڵبژاردننی پارێزگاکانی کەرکووکە باسیەوە کە هاتووە کە کەبیرە سنیان با بڵێن گەورەترین ئەندامی ئەنجومەنەکە دەبێت کۆبوونەوەکە بەڕێوەبەرێ و هەبوونەوەی یەکەم و کات و شوێنەکەی دیاری بکە کەبیرستانەکە لێرە خەوتووە لە کەرکووک بووە ئەگاداری هیچ شتێک نەبووە ئەوان چوون لە بەغدا وەکو موامەرەیەک وەکو پاشقولێک وەکو داوێک وەکو کەند و لەندێک فرت و فێڵێک هاتوون بەو شێوەیە ئەنجومەنەکەیان دامەزرانوە سەرۆکی ئەنجومەنیان هەڵبژاردووە و پارێزگاریشان هەڵبژاردووە دکتۆر بەڵێ لێکەوتە خراپەکانی ئەمە چییە کە حزبێک بە تەنیا بڕیار لە چارەنووسی کەرکووکدا نەک هەر حیزبێک هەر پێکاتەیەکیش ئەگەر بڵێن جگە لە پێکاتی کوردستانی کە خاوەنی خاکە ئەسلەکەیە ئێمە دەبێت لەوە دایگلایی ببینەوە کە پێوەەر بۆ کوردستانی بوونی کەرکووک و ناوچەکانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان خەڵکەکەی نییە تەوزیع ئەنترۆپۆلۆجی و دانیشتوانەکەی نییە بەڵکو حقیقەتە مێژوویەکەی خاکەکەیە تاپۆکەیە کە بە ناویکەوەیە ئێستا ئێمە خۆر شارێکی دنیا بگرین شاری وهەیە لە شارە گەورەکانی دنیادا هێندەی بێگانە و غەواری تێدایە هێندە خەڵکی ئەسلی شارەکەی تێدا نەماوە بەڵام کە تۆ دەڵی خەریتەکەت بەپێی ئەو شوێنە جوغرافیا جیۆپۆلیتیکەیە کە لە مێژوودا لە ئەسڵ و فەسلی کللتوری دابشبوونی مرۆڤایەتیان لە دێر هەزاران زمانەوە بۆ شێوەیە دابشکرابێت دەبێت پشت بەوە ببەستین چونکە ڕاگواستن و گۆڕینی ئەنترۆپۆلۆژی و پێکاتەی دانیشتوانی زۆر بە ئاسانی دەکرێت لە سەردەمەدا و لە سەردەمانی پێشوشە ئێمە ئەومان بیر نەچێتوانێت یەکەمین ئەنجومەنی پارێزگای کەرکووک یەکەمین ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە لە زەمەنی نوری سعید و ئەوانەیە کراوە 12 ئەندام بوون 6 ئەندامی کورد بووە 6 ئەندامی کەماوە توانێت یەکێکیان تورکمان بۆ یەکیان عەرەب بۆ یەکێکیان جوولەکە بووە یەکێکیان مەسیحی بووە و یەکێکیشیان لەو عەرەبە هاوردانە بوون کە بەبوونینەوەتەوە گیرساونەتەوە لە چواردۆری کەرکووکەوە وەختی خۆی کە مەلیک فەیسەڵ هێناو نێتێوێ بۆیە ئەو باڵانسە ئێستا چ خێرە وای لێ هاتووە کە کورد بە تەنیا گەر پێکیش باتایە هێشتا دەنگێکی دەویست کە تاوەکو ئەنجومەنەکە پێک بێنێ بۆیە ئەو گۆڕانکاریە وازەح و ڕوون و ئاشکرا دیارە کە لە تەوزیعی ئەنترۆپۆلۆژی و دانیشتوانی کەرکووک و ناوچەکانی دیکەدا کراوە و دەکرێت و ئەو پارێزگاری تازایی کە دێت ئایا چاومان لەوە بێ ئیتر کە بە عەرەبکردنی کەرکووک بۆستێ ئایا چاومان لەوە بێ کە ئیتر ئەو غەدرە لە خەڵکی کوردستان و کورد و بە جینۆسایدکردنی ئێستەشی بەردەوامە لە ڕێگەی خۆڵ و خاشاک تەوزیعکردنەوە بۆ جێگە کوردنشینانەی کە بۆ خۆیان هەراسانیان کردوون و شوێنەکانیان بەجێهێشتەوە وایان کردووە کە بڕەڤن لە شوێنەکانیان بە ئیرادەی خۆیان شوێنی کوردستانیەکانیان لە کەرکووکە کردووە بە شوێنی زبڵخانە و سووتانی خۆڵ کە بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژراوکردن ئەمە جینۆسایدێکی دیکەیە لەگەڵ خەڵکی کەرکووک و کوردستانیانی ئەوێدا دەکرێت کەممە دوڕێک هەنە یان بێدەنگیە پەلبژێن چونکی کووردە حتا ئەگەر ڕەنگ ژێ بێت یانژی دوێت کوردەکە بێلان بێت کە سەرک بارزانانی ژێماژە پێکری پارتی تەکە زێر سەرنێتکە با بۆ ئەم وێت کەسێکی پەلبژێنین کوردەکە بێلان بێت وەکو مافت هەمیە پارێزت و ئەگەر هۆسانە بێت مەسەلەن بوو نمونە بێژن ئەم هەمی دێ خوب بێدەنکین چونکی کوردەکە و یە کەسکە ئەم دێ خوب بێدەنکین ئەگەر هۆسابێت ڕەوشا کوردە تایبەتیژی مافێ کوردە دێ بەرەفکیوە چ پاشە ڕۆژە کوردال کەرکووکی بەرەفکیوە پرسیارێکی زۆر جوانە بابەتی ئەوەی کە بەرەو پێ دەچێت بەرەو ئەو نقطەیەمان دەباتەوە کە 16 ئۆکتۆبەر ڕوویدا کاتێک کە تۆ حامی دەستورەکەت بریتی بێ لە برادرانی کردنی نیشتیمانی کوردستان بە پێی مادەی 76 دەستور کە سەرۆک کۆمار دەبێ بڵێن مادەکانی دەستور يسهر على سلامة تنفيذ المواد الدستورية كدبي شنو خوني بكا هول بدا بوي كا دقة دستورية كان جيب كري وباشل نكري لبرتاوي خوشيا لسيويكي 2007 تواني او سرک کۆمەرانە یەک لە دوای یەک هاتوون هەمویان پاشێلی
مادەی 140 کراوە لە پێچاویانە ڕۆژ بە ڕۆژ دواکەوتەوە جێبەجێ نەکردنەکەی و متەقیشیان لێ نەهاتۆتە دەرێەوە زمانیان هەڵنێناوەتەوە لەسەرەوەی کە وەرن کاکە ئەم مادەیە بۆچی جێبەجێ نەکراوە لەبەرەوەی ڕئیسی وەحدەی ئیداریەکەش هەر بەدەستی هەمان لایەنی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ پارێزەرانی ئەو جێبەجێ نەکردنی دەستورش هەر بەدەست برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆیە لێرەدا بەرپرسیارەتە مێژوویە زۆر گەورە قەبەکە خەڵکی کوردستان و کەرکووکیان دەبێت بزانن کە لەسەر ئەستۆ لەسەر زیمەتی کێیە کە هەتا ئێستا مادەی 140 جێبەجێ نەکراوە ڕئیسی وەحدەی ئیداریەکە کە بریتێ لە پارێزگاری کەرکووک بە دەستێکی نیشتیمانیەوە بۆ تا ئێستا وە پارێزەری جێبەجێکردنی دەستوریش بە دەستێکی نیشتیمانی کوردستانەوە بۆ کە بریتێ لەسەر کۆمار و کاک کۆمار بۆیە بەم شێوەیە نەتیجەکانمان دەگەینەوە بە 16 ئۆکتۆبرێکی دیکە کە ئەمڕۆ لە دەی هەشتی 2024 16 ئۆکتۆبرێکی دیکەی و هیچ فەرقێکی دیکەی نییە لەوێ شار پاشەکشەکرا بەوەی بەبێ ئەوەی کە بە هاوسەنگەرەکەی خۆی بڵێ پێشمەرگەی هاوسەنگەرم ئەوە من پاشەکشێ دەکەم و دەگەڕێمەوانێ لە شەوی ئەنگوسە چاوە سەنگەرەکانیان چۆڵ کرد و جێش و جاشی وڵاتێکی دیکە هاتە شوێنی سەنگەرەکەی هاوسەنگەرەکەی من بەبێ بە من بڵێ ئێستا شەرعینەوەیە لە سەنگەری دەنگدان و لە سەنگەری ئەنجومەنی پارێزگاکەدا بە منی نەوتووە کە هاوسەنگەری خۆیم کە کوردم کە هاوشێنی ئەو لە دەستی سەر و کۆماری کۆماری برام سحبەت بووە بەڵێ سەحبەت بووە کولاوەکەی دکتۆر ئەگەر بە کورتیش وەڵام بیتەوە سپاس دەکەم لە ساڵێتی دامەزانی پارتی دیموکراتی کوردستان نزیکەی بینەوە بەردەوام کە هەوڵەکە بووە لە کورد بدرێت لە پارتی دراوە پەلامارێکی کورد بدرێت پەلامارێکی پارتی دراوە بە لێدانیان لە ئاڵای کوردستان و سوکاتیکردنی باڵای کوردستانیان بە سوکاتیکردن بە پارتی دیموکراتی کوردستان زانیوە ئەمە هۆکاری ئەوەی پارتی بە درێژایی مێژوو خەباتی کردووە لە پێناو دۆزی کوردیان چی بوو؟ پارتی دیموکراتی کوردستان بەخۆی پارتێکە لە دامەزراوە و هەڵهێنراوە و هاتۆتە لەدایک بوون لەبەر ئەو غەدر و زەبر و زەنگەی کە لە خەڵکی کوردستان کراوە و ضرورەتێکی مێژوویە کە لە 16 ئابی 1946 دامەزرێنراوە ئەم پارتە و یەکەم جار پارتی دیموکراتی کوردی ناوبوو لە کۆنگرێسی هێماکرا بە پارتی دیموکراتی کوردستان بۆی هەموو کوردستانیەک بگرێتەوە بە عەرەب و پێکهاتەکانی دیکەشەوانە و خەبات بکەن لەژێر ئەو چەترەی پارتی دیموکراتی کوردستانە کە تا ساڵی 76 دوایەوە کە هەڵگری دۆزی کوردستان و لە دانوستانە لە جەنگە لە شاخە لە شەڕ و ئاشتیدا پارتی دیموکراتی کوردستان نوێنەری وەخۆی بە نوێنەری ئەو دۆزە زانیوە و تەسحیشی بۆ داوە یعنی نابێ هەر خۆت بە نوێنەری دۆزە بزانیت و تەسحی بۆ نەدەیت بەقەدەر گەورەی ئەو دۆزە و ناوەکەی پارتی دیموکراتی کوردستان فرمێسک و خوێنی ڕشتووە بۆ ئەو دۆزە ئەوە لە لایەکەوە لە لایەکی دیکەوە ئەگەر ئێستا تەماشای دابەشبوونی دەنگدان بکەین نیوەی ئیرادەی خەڵکی کوردستان 618,000 دەنگی کوردستانیان لە انتخاباتی ئاخردا لە ئەسڵی ملیۆنێک و 200 لیستی دەنگدەرا ئەوەی لە قایمی دەنگدەرا ناوی هاتووە دەنگی بە پارتی دیموکراتی کوردستان داوە بۆیە لە پرسیارەکەی جێنابتەوە ڕاست وایە کە دەگەل لە پارتی دیموکراتی کوردستان بدەیت دەگەل لە بەرژەوەندی گشتی کوردستان دەدەیت لەبەرەوەی نیوەی دەنگەکەی بە ڕقم بە ژمارە بە مەنطق بە سەلماندن لەگەڵدایە بۆیە ململانەی حیزبی خۆی ئەمە دوو لایانی باش و خراپی هەیە کاتێک کە حیزبێک باڵادەستەوێەوە بێ بە یەکەمی کۆمەڵگەکە سیاسەکەی خۆی بلانە باشەکەی ئەوەیە کە بڕیار بەدەستێکی مرکزی دەبێت بۆ بڕیارە چارەنووسسازەکان و دەبێت ڕۆڵ ببینێ بەڕاستی و لایەنە خراپەکەشی ئەوەیە کە هەر ململانەیەکی حیزبی بکرێ لەگەڵ ئەو حیزبە یەکەمەدا ئەوە لە بەرژەوەندی گشتی کۆمەڵگە سیاسەکە دەدەیت بۆیە ئالێرەدا لە ڕووی ڕقمیەوە لە ڕووی منطقی و عینی و زانستیەوە بەبێ حیزباتی دژاتیکردنی پارتی دژاتیکردنی کوردستانە سپاس دکتۆر ڕێبین سەلام پسپۆرە دەسوور گەلمەدا بوون سپاس بۆ جەناب لطفتەیە بەڕێزی